بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 78. خەمڵاندنی ئەنجامی لێکدان. لە کاتی لێکدانی دوو ژمارە یان زیاتر دەتوانم ژمارەکان بخەمڵێنم واتە ژمارەکان بگۆڕم بیانکەمە ژمارەی ئاسان بۆ ئەوەی کردداری لێکدان ئاسان بی و خێرا کردارەکەی ئەنجام بدەم. هەندێک جار هەردوو ژمارەکە دەخەمڵێنم، هەندێک جاریش تەنیا یەک ژمارەی دەخەمڵێنم و دەگۆڕم. ژمارەکان لێرە 289 لە کاتی لێکدانی لەگەڵ ژمارە 4 تەنیا پێویستمە ئەو ژمارەی نزیک کەمەوە بۆ ژمارەیەکی ئاسان ئەنجامی لێکدانەکە بخەمڵێنم. لێرە نووسرایە 289 نزیک بکەوە بۆ نزیکترین 100. هەمیشە کە ژمارەی نێزیک دەکەمەوە بۆ نزیکترین 100 بەلای کەم ژمارەکەم پێویستە 2 سفری لە لای ڕاست هەبی، چونکە 100 2 سفری هەیە. بەڵام زۆر جار ئەگە ژمارەکە گەورە بوو ڕەنگە 3-4 سفریشی هەبی، بەڵام بەلای کەم دەبی 2 سفرم هەر هەبی لای ڕاستی لە لای ڕاست واتە لە خانە یەکان و دەیان. 289 کە نزیکی دەکەمەوە دەبی 2 سفرم هەبی واتە ژمارەکە دەبیتە 300، چونکە دووەکە دەبی بە 3، چونکە ئەو ژمارەی تەنشتی ئەو ژمارەنا ڕەنووسەکی گەورەیە، یان 5 یان لە 5 گەورەتر ئەو ژمارەی نزیکی دەکەمەوە ڕەنووسەکە گەورە دەبی، کەواتە 289 دەبیتە 300. ئێستا چاری جارانی 300 بکەم زۆر ئاسانە، چونکە ئەو 2 سفرە دیسان دەنووسرێتەوە، 4 جاران 3ش یەکسانە بە 12. خەمڵاندنەکە ئەنجامی لێکدانەکە نزیکە لە 1200. ئەوە خەمڵاندن تەنیا یەک ژمارەم نزیک کردەوە. لێرە چ نووسرایە؟ ڕاستە بنەڕەتیەکان و شێوازەکان بەکاربینە. ڕاستە بنەڕەتیەکان واتە 4 جاران 3 دەکا 12، ئەوە ڕاستیە، ئەوە هیچ کات ناگۆڕێ، هیچ کات 4 جاران 3 ناکاتە ژمارەیەکی دیکە، بەڵکو دەکاتە 12. و هەر کات دوو ڕەنووسی سفرم هەبوو، سفرەکان هەر چەند بوو لە ئەنجامیش دەبی 2 سفرم هەبی. ئەگەر 3 سفر بوو بۆ وێنە دیسان 3 سفرم هەیە، ئەوەش ڕاستیەکە لە ڕاستیەکان. ئەو ژمارە هیچ سفری تێدا نیە، نووسرا بێ سفر، ئەو ژمارە 2 سفری هەیە لە ئەنجامیش، کەواتە 2 سفر هەیە. ئەنجامی سفرەکان کۆی سفرەکان لە ئەنجامی لێکدان وەکو کۆی سفرەکانە لە پێش لێکدان. ئەگەر لێرە لە لای ڕاست 2 بوو لە لای چەپیش 2، لە لای ڕاست 3 بوو لە لای چەپ 3. کەواتە ئەوەیە بابەتی خەمڵاندنی ئەنجامی لێکدان بە نزیککردنەوەی هەردوو ژمارەکان یان تەنیا یەک ژمارە. چەند ڕاهێنانێکی دیکە دەربارەی ئەنجامی لێکدان. بۆ وێنە ئەگەر ویستم 73 جارانی 42 بکەم، لێرە پێویستمە هەردوو ژمارەکەی نێزیککەمەوە. 73 دەکەمە 7، 42 دەکەمە 40. و لە کاتی لێکدانی 7 لەگەڵ 40 زۆر ئاسانە، 2 سفرم هەیە هەردووچیان دەنووسمەوە، 4 جاران 7ش یەکسانە بە 28، ژمارەکە دەکاتە 2800. بە خەمڵاندن
لێرە ئەو ژمارەی ئەو دوانە بە خەمڵاندن ئەنجامی لێکدان دەکاتە 2800. بەڵام سەداسەدنا تەنیا بە خەمڵاندن نزیکەی. دوو نمونەی دی یان دوو ڕاهێنانی یەک ڕاهێنانی تریش ئەگەر 245 بەمەوێ لێکی بدەم لەگەڵ 69 ئەو ژمارەی نێزیک دەکەمەوە دەیکەمە 200 ئەو ژمارەش نێزیک دەکەمەوە دەیکەمە 7. ئێستا 3 سفرم هەیە هەرسێکی لێرە دادەنێم و 2 جاران 7ش یەکسانە بە 4 کەواتە ئەنجامی لێکدانی ئەو دوو ژمارەیە نزیکە لە 14,000 بەڵام ناکاتە 14,000 یان زۆرترە یان کەمترە بەڵام نزیکە ژمارەیەکی شیاوە. بێگومان لێرە ئەو نووسینەی ئێرە زۆر گرنگە بزانم کو ئەمن ژمارەی نزیک دەکەمەوە پێویستە خوێندکار ئەو نووسینەی بخێنیتەوە بزانی نزیککردنەوە چیە. ئەمن زۆر وانەم هەیە دەربارەی نزیککردنەوەی ژمارە و هەموو کات بە وردی و بە دوور و درێژی باسم کردیا نزیککردنەوە کووە و کامە خانە نزیک دەکەینەوە و ژمارەکە چی لێدێ دەتوانی بگەڕێەوە وانەکانی پێشی ئەو وانەیەی ئەگەر بزانی لەبیرت چووە نزیککردنەوە کووە. ساغ بکەوە پرسیاری ژمارەیەک باس بکە چۆن دەزانی کە ئەنجامی خەمڵێنراو گەورەترە یان بچووکترە لە ئەنجامی ڕاست وە دروست. ئەوە زۆر گرنگە و پرسیارە. بۆ وێنە لێرە لە کاتی خەمڵاندن ژمارەکەم گەورەتر بوو لە کاتی نزیککردنەوە ئەو ژمارەیە تۆزە گەورەترە لەو ژمارەی کەواتە خەمڵاندنەکەم بە زیاد بوونە. لێرە دەزانم ئەو ژمارەی بەدەستم دێ 1200 زۆرترە لە ئەنجامی ڕاستەقینە چونکە خەمڵاندنەکەم بە زیاد کردنە. بەڵام لێرە بۆ وێنە هەردوو ژمارەکان لە کاتی نزیککردنەوە گچکە بوونەوە بچووک بوونەوە کەواتە خەمڵاندنەکەم بە کەمکردنە کەمترە لە ئەنجامی ڕاست و دروست لە کاتی لێکدانی ئەو دوو ژمارەیە. بە ئەو دوو ژمارەی لێکدەم هەتا بزانم چەندەکە. 2 جاران 3 6 2 جاران 7 14 4 جاران 3 12 4 جاران 7 28 یەکیش 29 کۆیان دەکەمەوە دوو ژمارەیە 6 6 10 3 واتە لە کاتی لێکدانی دروست ئەنجامەکە دەکاتە 3066 بەڵام خەمڵاندنەکە 2800 بوو کەمترە لە ئەنجامی ڕاستەکە. لێرەش ئەو ژمارەیە گچکە کراوە بەڵام ئەو ژمارەیە گەورە کرا کەواتە ئاسان نییە بزانم خەمڵاندنەکەم ئایا زۆرترە یان کەمترە. بەڵام هەمیشە کە ژمارە بچووکەکە زۆر دەگۆڕدرێ گەورە دەبی کە گەورە بووە واتە خەمڵاندنەکەش بە زیاد بوونە. ژمارە بچووکەکە گەورە بی واتە ئەگەر 5 زیاتر بوو لە 65 بووە 7 واتە 5 جاران 245 زیاد دەبی خەمڵاندنەکەم. واتە تۆزێک دەتوانم بزانم ئەنجامەکە بە زیادبوونە یان بە کەمبوونە بەڵام ئاسانیش نییە چونکە یەک لە ژمارەکانم کەم کردەوە یەکیشم زیاد کرد کەواتە زۆر ئاسان نییە لێرە بزانم
ئەنجامەکەی بەراورد کەم لەگەڵ ئەنجامی ڕاستەقینە. پرسیاری 2 باس بکە چۆن 52 جاران 168 دەخەمڵێنی. ئەمن دەینم 52 دەکەمە 50، 168ش دەکەمە 200. ئەو جا لێکیان دەدەم 3 سفرم بەدەست دێ و 5 جاران 2 دەکات 10، دەکاتە 10,000. ئەوە باسمان کرد. نزیک بکەوە بۆ نزیکترین سەد هەر بە خێرایی. بۆ نزیکترین سەد گوتم لێرە باسم کرد کە سەد چونکە 2 سفری هەیە کەواتە بەلای کەم بەلایەنی کەم دەبی ئەو ژمارەی بەدەستم دێ 2 سفری هەر هەبی. ئەگەر 3 و 4شی هەبوو کێشە نییە، نابی 2 سفری نەبی، کەواتە 572 لە کاتی نزیککردنەوە دەبیتە 600. 2 سفری هەیە. 1700 لە کاتی نزیککردنەوە دەبیتە 1700. 1726 لە کاتی نزیککردنەوە دەبیتە 1700. 5800 دەبیت 834 دەبیتە 5800. 921 دەبیتە 900 و 2135ش دەبیتە 2100 لە کاتی نزیککردنەوە. ژمارەکان ئەو هایان لێدێ چونکە نزیکم کردەوە بۆ نزیکترین سەد. تەنیا دەبی تەماشای ئەو ژمارانە بکەم، تەنیا تەماشای خانەی سەدان 9 1 5 7 8. ئەو جە پاشان سیر بکەم بزانم لە تەنیشتی لە لای ڕاست چه هەیە. ئەگەر ڕەنووسەکە گەورە بوو ئەو ڕەنووسە گەورە دەبی بە 1، بەڵام ئەگەر بچووک بوو تەنیا دەبیتە 0. بچووک واتە لە 5 بچووکتر بوو، هەمویان لە 5 بچووکتر، تەنیا بوونە 0. ئەوە لاپەڕا 78 تەواو دەچمە لای لاپەڕا 78 نا بەڵێ 78 دەچمە لای لاپەڕا 79. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. 1 ژمارە نزیک بکەوە ئەنجامی لێکدانیش بخەمڵێنە. تەنیا 1 ژمارە واتە تەنیا ئەو ژمارەی نزیک دەکەمەوە. دەیکەمە 180 یان دەیکەمە 200. ئاسانترە بیکەمە 200. دەکەمە 200 چارەکەش هەروەکو خۆی. ئەو جا لێکی دەدەم ئەنجامەکەی دەبیتە 2 سفرەکە دێتە خوارێ دەبیتە 800. کەواتە بووە 800 ئەنجامی لێکدان. دەنووسم 800 لێرە لە ژێرەوە، لێرە زۆر جێم نییە، باشتر لە تەنیشتەکەی بنووسم هەتا لێرەش تێکەڵ نەبی. 800 1 ژمارە نزیک بکەوە. ئەو ژمارەم نزیک کردەوە بۆ نزیکترین سەد. ئەو ژمارەی نزیک دەکەمەوە بۆ نزیکترین سەد دەبیتە 800 جارانی 5 دەکەم یەکسانە بە جارانی 5 یەکسانە بە چەند 2 سفرەکە دێتە خوارێ 4000. 8 جاران 5 40. پرسیاری ئەو ژمارەی دەکەمە 1000 نزیکی دەکەمەوە بۆ نزیکترین 1000 جارانی 6 دەکەم دەکا 6000. ئەوە بووە 6000. پرسیاری 6 ئەو ژمارەی نزیک دەکەمەوە بۆ نزیکترین 10 دەبیتە 30. 8 جاران 30 یەکسانە بە 240.
کەواتە بە خەمڵاندن دەکاتە 240. ئەو ژمارەی نزیک دەکەمەوە بۆ نزیکترین 100 دەبیتە 400. 5400یش دوو سفرەکان دێنە خوارێ 5400 دەکا 20. ئەو ژمارەی نزیک دەکەمەوە بۆ نزیکترین 1000 دەبیتە 2000. 2000 جارانی نۆی دەکەم 3 سفرەکان دەنووسرێنەوە 2 جاران نۆش 18 بووە 18000. تەواو. ئێستا بێمە لای هەر یەک لە دوو ژمارەکان نزیک بکەوە و ئەنجامی لێکتان بخەمڵێنە. ئەو جارەی هەردوو ژمارەکان نزیک دەکەمەوە. 19 دەکەمە 20، 12 دەکەمە 10. لە کاتی لێکدان 20 جاراندا یەکسانە بە 200. پرسیاری دا 278 دەکەمە 300، 33 دەکەمە 30. لە کاتی لێکدان 3 سفر هەیە و 9000. 548 دەکەمە 500، نزیکی دەکەمەوە و 45 دەکەمە 50. لە کاتی لێکدان 3 سفرم هەیە 25000. پرسیاری 12 13 دەکەمە 10 و 85 دەکەمە 90. 2 سفرم هەیە 9 جاران 1 9 ئەنجامەکە خەمڵانەکە دەکاتە 900. لێرە 49 دەکەمە 50، 24 دەکەمە 20. لە کاتی لێکدان دەبیتە 1000. 2 سفرم هەیە 5 جاران 2 دەکاتە 1000. پرسیاری 14 هەردوو ژمارەکەی نزیک بکەمەوە. لێرە 90 دەکەمە 100، 412 دەکەمە 400. 4 سفرم هەیە 40000. ئەوە تەواو بووم لە خەمڵاندنی هەردوو ژمارەکە، نزیکردنەوەی هەردوو ژمارەکە و خەمڵاندنی ئەنجامی لێکدان. ئێستا بێمە لای پرسیارێکی هەتا ڕادەیەک. ئاسان نییە و پرسیارەی دێ، بەڵام زۆر گرنگە. دوو ژمارە لە لیستەکە هەڵبژێرە بۆ هەر ئەنجامێکی لێکدانی خەمڵێنراو. لێرە دوو ژمارە هەبووە، هەردووچان نزیک بووینەوە، ئەوجا ئەنجامەک بەدەست هاتیە. ئەمن دەبی ئەو دوو ژمارانە لەو لیستەی بینم دایان نێ. لەو لیستەی دوو ژمارەی هەڵبژێرم. چم هەیە 1600. دوو ژمارەکە چ بووە بوویتە 1600؟ یەک لە ژمارەکان 2 سفری لەگەڵ بووە، ژمارەکەی دیش یان یەکەچیان سفرێک ئەوی دیش سفرێک، ژمارەکانیش 2 4م هەبووە هەتا بوویتە 16. کەواتە 4ەکی هەڵدەبژێرم، ئەوەش هەڵدەبژێرم. 4 جاران 392. 4 392. جێشم نییە بنووسم، چارەکە لێرە دەنووسم، 392ش لێرە دەنووسم، باشترە. لە کاتی نزیککردنەوە 392 بوویتە 400. ئەوها چارەکەش هەر وەکو خۆی مایتەوە، 4 جاران 400یش دەکا 1600. پرسیاری 16 700م هەیە، کەواتە 7م هەیە لێرەش دەبی 100م هەبی. 123 هەڵدەبژێرم. 123 لە کاتی نزیککردنەوە دەبیتە 100. 7یش هەر وەکو خۆیتی 7 لە کاتی لێکدان دەبیتە 700. پرسیاری 17 7000م هەیە، کەواتە چ ژمارەکەم هەیە هەتا بوویتە 7000؟
لێرە سەدم هەبی 123 هەڵدەبژێرم کە لێرە هەیە هەفتیش هەڵدەبژێرم 123 و هەفت 123 دەبیتە 100 و هەفتە کە شەر وەکو خۆیتی 100 جاران بەڵام ئەوە نابیتە 7000 دەبی ئەمن ئەو ژمارەی ببورن ئەوە هەڵە بوو هەڵەکی گەورە بوو ئەو ژمارەی هەڵدەبژێرم لەگەڵ هەفت 989 989 لەگەڵ هەفت 989 دەبیتە 1000 لە کاتی نێزیکردنەوە جارانی هەفتیش بکەم دەبیتە 7000 کاتە باشە. پرسیاری 18 چه هەڵبژێرم ئێستا لێرە ئەو ژمارەی هەڵدەبژێرم 392 جارانی 4 392 لە کاتی نێزیکردنەوە دەبیتە 400 چارەکەشم ئەوە نابی جاران 4 جارانی 4 ناجارانی 6 باشە کەواتە ئەوەی دەسڕمەوە 6 لێرە 6 چونکە هەیە هەڵی دەبژێرم ئەو 6 392 لەگەڵ 6 6 لەگەڵ 6 400 جاران 6 دەکا 2400 ئەوە زۆر باشە. ئەو پرسیارانە زۆر گرنگ بوون و زۆریش دەبی ئاگام لێبی دەبی بیر لە زۆر شتی بکەمەوە هەتا بزانم ڕاستیەکان هەڵبژێرم نەتوانم لێرە هەڵەی بکەم. دێمە لای خەمڵاندن بەکاربینا بۆ بەراوردکردنی بچووکترە لە گەورەتر لە یان یەکسانە بە دابنێ تەنیا بە خەمڵاندن. ئێستا لەو لای لە لای چەپ 3000م هەیە لە لای ڕاستیش با بخەمڵێنم ئەو ژمارەی بکەمە 100 ئێرەش بەخۆی 20 جارانی یەکتریان بکەم دەبیتە 2000 بچووکترە لە 3000 کەواتە ئەو هێمایی دادەنێم. لێرە 13000م هەیە لەو لایەش دەخەمڵێنم 26 دەکەمە 30 645 دەکەمە 700 لە کاتی لێکدان دەبیتە 21000 لە لای چەپ لە لای ڕاستیش 13000م هەیە 13000 کەمترە لە 21000 ئەو هێمایی دادەنێم دیسان کەمترە. پرسیاری 21 ئەو 49 دەکەمە 50 ئەو 42 دەکەمە 40 لە کاتی لێکدان 2 سفرم هەیە سفرەش کەش دێ چونکە 5 جاران 4 دەکا 20 کەواتە 2000 لە لای چەپیش 1800م هەیە 2000 گەورەترە لە 1800 بە خەمڵاندن. بەکارهێنانی پێدراوەکان پرسیاری 22 ئەو خشتەی بەرامبەر ژمارەی سێوەکان دیار دەکا بۆ قەبارەی هەر توورەگەیەک و ژمارەی توورەگە فرۆشراوەکان ژمارەی سێوە فرۆشراوەکان لە هەر جۆرە توورەگەیەک بخەمڵێنە. لێرە دەبووە خاڵ هەبا ئەوجا ژمارەی سێوە فرۆشراوەکان لە هەر جۆرە توورەگەیەک بخەمڵێنە تەنیا خەمڵاندن. جۆری توورەگەی بچووک توورەگەی ناوەندی و توورەگەی گەورەشم هەیە
ئێستا تێکرای ژمارەی سێوەکان لە تورەگەی بچووک و ئەو تورەگانێک کە فرۆشراینا 27 دانەنا ئەگەر بخەمڵێنم چەند سێو هەبووە بە هەمووی لە تورەگەی بچووک 11 دەکەمە 10 27ش دەکەمە 30 کەواتە 10 جاران 30 بە خەمڵاندن دەکاتە 300 سێو لە تورەگەی لە جۆری لە تورەگەی بچووک. لە تورەگەی ناوەندی ئەو هەژدەی دەکەمە 20 21ش هەر دەکەمە 20 لە کاتی نزیککردنەوە کەواتە 20 جاران 20 20 جاران 20 یەکسانە بە 400 سێو فرۆشرایە لە تورەگەی ناوەندی. لە تورەگەی گەورە ئێستا تەمەشاکەم 26 و 12 26 دەکەمە 30 12ش دەکەمە 10 30 جاران 10 یەکسانە بە 300 سێو لە جۆری تورەگەی گەورە. ئەوە خەمڵانەکەم ئەنجامدا. دێمە لای پرسیاری 23. باوکی دڵشاد 176 شوشە شەربەتی لیمۆی لە مانگی کانونی دووەم فرۆشت. 176 شوشە. لۆ هەر شوشەیەک پێویستی بە گوشینی 12 دانا لیمۆ هەیە. 12 دانا لیمۆ. ئایا ژمارەی لیمۆیەکانی کە باوکی دڵشاد پێویستی گوشیەتی لە مانگی کانونی دووەم بخەمڵێنە. ژمارەی لیمۆیەکان بخەمڵێنە کە پێویستی بووە بۆ دروستکردنی 176 شوشە شەربەتی لیمۆ. ئێستا دەبی بچم 176 جارانی 12 بکەم بەڵام تەنیا بە خەمڵاندن ئەنجامەکەی ببینمەوە نەک بە دروستی. کەواتە لێرە 12 لیمۆ بۆ دروستکردنی 1 شوشە شەربەت. ئەدی ئەگەرە من یان باوکی دڵشاد پێویستی بە چەند دانە بووە؟ پێویستی بە 176 شوشە شەربەتی دروست کردیە کەواتە 176 جاران 12 بەڵام پێویست ناکە بچم لێکدانەکەی ئەنجام بدەم تەنیا بە خەمڵاندن. 176 دەخەمڵێنم دەیکەمە یان 180 یان 200 12کەش دەکەمە 10 180 ئەمن کردیتمە 180 176 180 جارانی 10 کردیا 1800 لیمۆی پێویست بووە بۆ دروستکردنی 176 شوشە شەربەت بە خەمڵاندن تەنیا بە خەمڵاندن. ئێستا بێمە لای بەکارهێنانی پێدراوەکان. بەکارهێنانی پێدراوەکان تەواو بوو بێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 24 تەواو بکە. تەماشای ئەو ژمارانە دەکەم بزانم دەتوانم شێوازە چی ببینمەوە. ئەو ژمارەیە سی گەورەترە بە سی لەو ژمارەیە واتە ئەگەر 101 بینم کۆی بکەمەوە لەگەڵ سی دەبیتە 131 131ش ئەگەر بینم کۆی بکەمەوە لەگەڵ سی دەبیتە 161 کەواتە شێوازەکە ئەوەیە کۆ سی هەموو جارێ کەواتە 161 دیسان کۆی دەکەمەوە لەگەڵ سی بزانم دەکات چەند لێرە دەنووسم دەکاتە 191
ئەویش کۆ دەکەمەوە لەگەڵ سی لێرە دەنووسم دەکاتە 0 هەر یەک 3 و 9 1 و 1 2 221 دیسان کە کۆی بکەمەوە لەگەڵ سی دەبی بکاتە 251 و دەکاتە 251 کەواتە تەواوکردنەکە ئەوەیە ئەو دوو ژمارەی دەنووسم 191 و 221 پاشان پێویست ناکە ئەو ژمارانە لێرە بنووسم تەنیا تەواوکردنەکە دەنووسم پرسیاری 29 ناوەڕاستەی ئەو کۆمەڵە ژمارەیە ببینمەوە دەبی ئەمن بینم ژمارەکان 1 لە 2 ڕیسکەم لە گچکەوە بۆ گەورە هەتا ناوەڕاستەکەی ببینمەوە لە هەمویان گچکەتر 15 دوایە 23 دوو دانا 27 و 40 15 23 23 27 40 لە کاتی دیتنەوەی ناوەڕاستە یەک ژمارە لە لای ڕاست یەک ژمارە لە لای چەپلا دەبم دیسان یەک ژمارە لای ڕاست یەک لای چەپ ئەوەی لە ناوەن دێماوە ناوە ڕاستەیە کەواتە وەڵامەکە دەکاتە 23 ناوە ڕاستە کردیە 23 وەڵامەکە 23 پرسیاری 26 عادل 4 دەستە کارتی هەبوو هەر دەستەیەک 20 کارتی تێدایە 5 کارتی بەتەنیا هەیە ژمارەی هەموو کارتەکان چەندە؟ زۆر ئاسانە 4 دەستە کارت هەر دەستەی 20 واتە 4 جاران 20 5 دانەش بەتەنیا کۆ 5 بەتەنیا کاتە ئەوە ڕاستە وەکو کوو نووسرایە ئەمنیش دەبی ژمارەکانم ئەو دانرابی چ بنووسم 4 جاران 20 ئەوەی ڕاستی بی چ بنووسم 20 جاران 4 هەر یەک شتە بەڵام ئەوە ڕاستەکەیە لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 78 و 79 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیە چینوێ هەر بژی